وڵازان و خۆشەویستانمان لا تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین کە ڕۆژانە بەکاری دێن ئەویش زەیتی ڕۆکیە. بزانین سوودەکانی کامانان چەند جۆری هەیە و ئەو شێوازە جیاوازانی کە ئێمە سوودی لێ دەبینین چۆن چۆنیەوە هەریەکە بە شاز لە شازەکان سوودی بۆ تەندروستی جەستەمان دەبێت و لەگەڵیشیدا باز لەو دەکەین کە چۆن کوالەتی باشێک بناسینەوە تا چەند گرنگە گرنگی بە زەیتێکی کوالەتی باش و یا بەشێکی زۆر ئێستا لە ئێستادا خۆماڵی هەیە و خۆماڵان تا چەند گرنگیان پێ بدەین لەبەرەوەی بەشێکیان بە بەرچاوی خۆمان دەکرێت بە زەیتەکەی مە دەتوانین بەکاری بهێنین. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز کاک جەلال سەید کەریم پسپۆڕی بایۆلۆجیست. یاخوا بەخێر کاک جەلال سەر چاومە بەخێر بێت یاخوا سلااوی کەناڵی ئاسمانی پێیاویش بەخێر بێ یاخوا. ئەگەر سەرەتا دەست باز لە زەیت بکەین مەبەست چیە لە زەیتی ڕۆکی؟ بەڵێ خۆی بەگشتی بابەتی زەیتڕۆنەکان لە بنەڕەتدا هیچێک لە 5 پێکێنەرە سەرەکیەکەی خۆراکی مرۆڤ کە چەوریەکان و کاربۆهیدرات و پرۆتینەکان و کانزا و ڤیتامینەکانە. چەوریەکان بەگشتی توانین بڵێن بە دوو بەش پێک دێت. کاڵی چەوری واتە لیپیدس ئەبێ بە دوو جۆرەوە دانی زەیت و ڕۆن. زەیت بەگشتی بەو جۆرە چەوریە وترێ کە شلە و ڕۆن بەگشتیمە بەواو ترێ کە تونیەکی تایەواتە تۆزێک بەستووە. سەر چاوەکانیشان زۆربیان ڕۆکین لەگەڵ ئاژەڵی. زۆربەی زەیتە شلەکان ڕۆکین و زۆربەی چەوریەکانیش باڵین ڕۆنەکانیش ئاژەڵین. هەردوو لایەن ئەوەی کە لە ماوەی پێش ئێستا باو بووە لە ناو خەڵکا کە هەر ڕۆنێک ئاژەڵی بێ مەترسیدارە و تەنها ڕۆژیەکان باشن دەرکەوت کە پێچەوانەی ئەو شتە ڕاستە. لەبەرەوەی ئەگەر مرۆڤێک ڕۆنێکی ئاژەڵی بەکاربێنێت و کەسێک بێت تەندروست بژید و بجوڵە لەگەڵیا کار بکە ئەسڵەن کۆلیسترۆلیش و بەشی تر لە چەوریەکان کە ناچی نەوەردەکاریەکانەوە پێکاتەی لەشی ئێمەن خانە و شانەکانی ئێمە منۆک و بایۆلۆجیەک لەشی ئێمە بەشێکی لە چەوری پێکات و دیواری خانەکان کە ڕاگری خانەکانە بەخۆی لە چەوری پێکاتەوە. بۆیە پێویستی لەشی ئێمەیە چەوری ئاژەڵەکانیش تەنانەت. چەوری ڕۆکیەکان باشن کاتێک کۆمەڵە پرۆسێسی کیمیاوی و گەرمکردن بەسەریانیان نەیات وەکو بابەتی هایدرۆجین بوون کە پێوترە زەیتی مهدرەج نەباتی مهدرەج یان ڕیفاینین کە پێوترە مکەڕەر دووبارە کراوەتەوە و بۆی ترشێتێکی کەمکەنەوە. زەیتی ڕۆکی کاتێک باشە کە لە ئەو تۆوە چەورانە و ئەو بەروبووم و میوە چەورانەوە بگیرێ بە پرێسی سارد بەبێەوەی کە هەندێک پرۆسی تری کیمیاوی و فیزیایی بەسەرا بێت ڕنگ و بۆن و تامی خۆش بکرێت بە مەوادی کیمیاوی یان بۆنی لا ببرێت بە مادێکی کیمیاوی یان مادەی حافیزەی پارێزەری تێ بکرێت یان گەرم بکرێت بۆ پلەیەکی بەرز بۆی کە ئەسیدی ترشێتەکەی کەمکەنەوە یان هەندێک پرۆسێکی بەسەرابێ هەدرەجا کە ڕۆنی تەنەگە زۆر جارەڵێ ڕام ڕۆنە نووساوە نەباتی تاوە تەکسە بڕۆ بیخۆ نەخێوانیە. ئەمە ڕۆنێکی زەیتێکی نەباتیە هەدرەجە کراوە گەردیلەکانی هایدرۆجینیان بەسەرا ڕشتووە بەوەی کە تون بێت بە کەیفی خۆیان دەستکاریکەن و مادەی کە و تام و بۆ شتێکی بۆ ئیزافە بکەن. بەڵام زەیتێکی ڕۆکی سروشت و تەندروستە کە بە پرێسی سا دەگیرێت لەو بەروبووم و تۆوانەی کە پیانێت بەروبوومە چەورەکان وەکو زەیتون وەکو گوڵە بەڕۆژە وەکو کونجی کەتان ڕشکە بایەمەکان بایەمی تاڵ و شیرین ئەمانە پیانێت تۆ چەورەکان یان بە میوە چەورەکان ئەمانە هەمویان بە پرێسی سارد کە ئەگیرێن بە ئامێرێکی تایبەت ئەمە تەندروستن بۆ قژ بێ بۆ پێست بێت لەبەرەوەی فینۆڵەکان و ئەنتیۆکسیدانتەکان و مادە با بڵێن فاتی ئەسیدە سودبەخشەکانی خۆی ترشە چەوریەکانی خۆی لە دەست نەداوە پێکاتی سروشتی خۆی ڕەسەنی خۆیەتی. بەم شێوازە بکرێتە بازاڕەوە تەنانەت بۆ خواردنیش بۆ سوورکردنەوە بۆ چێژلێنانی شێشێریە بەمەرد لەبەرەوەی کە ئێمە کۆمەڵێک سیفاتی ترمان هەیە لە چەوریەکانە لە زەیتەکانە بۆ وەکو چڕی وەکو سمۆکینگ پۆینت ینی دەرەجەی کوڵاندنەوەی کە تۆ لە شوێیە ئەو بەرگەی گەرما ئەگرێت سەبووم نەزەیتی زەیتون لە هەمویان باشترە ئەو تا
گرانە و خەڵک ئیمکانێتی و توانای نیێژینە زەیتی زەیتون لە هەموو زەیتێک باشترە بۆ چێشت لێنانیش تەنانەت لەوانە مەگەر تۆزە بڕی لەبەر بۆ نەکەی کەواتە بابەتێکی با بڵین ئالۆزە و تێکەڵبوون و با بڵین ناڕوونیەک لەبەر چاوی خەڵک هەیە بەگشت جارڕێک ویستم ئەو پرسیارەکەم کە تۆ لە ئاخیراوتت لای بینەر و بیسەر ئەوەندە قسە کراوە کاک سید جەلال یعنی خەڵک بەڕاستی تۆزێک لی ئالۆز بۆ چاک و خراپ یعنی لێک جیاب بکاتەوە وای یان نا تەلەفۆنیش بۆ خۆت کرابێ ئێمە لەناو ئیشەکەی هەر بەڕاست یعنی ئێستا تۆ باسی ئەوت گوتت بۆ پێست بۆ قشت تەنانەت بۆ خواردن باسی پلەی گەرمیت کرد ئەم زەیتە ڕۆکیانە ئەتوانرێ تا ئاستی قرچاندن تا ئاسی سوورکردنەوەی شێ تا ئاستی کوڵاندن بەکاربێنرن و خەڵکێک کە چێتە بازار چۆم زانێ ئەم زەیتە بە سارد کراوە ئەمان بە گەرم کراوە زەیت هەیە 5 لیترە لە ئیسپانیاوە هاتووە ئەڵە بە 30,000 زەیتی شمانەی هەر زەیتی زەیتونە لە هەرێمی کوردستان دروستەکە 1 لیتر ئەڵە بە 15,000 چۆن ئەمانە جوانە پرسیارێکی زۆر جوانە من دەڵێمە پرسیاری هاوڵاتیانیشە وانە هەمان حەزەکەنەوە ئەوە بزان وەڵامەکەی کە ئێمە چۆن زەیت بکڕین چۆن زەیت لێک جاکەینەوە خۆشبەختانە چەند ساڵێکە بێت هەرێمی کوردستان پێی ناوەتە قۆناغی بەرەمهێنانی زەیتی زەیتونەوە و بەرەمهێنانی زەیتی گوڵە بە ڕۆژەوە ئەمە با بڵین هەواڵێکی دڵخۆشکەرە کە تۆ لەناو ئەو هەموو تەمومژەی کە جاران لە بازاڕە زەیتەکڕی خەڵک بە عام بەگشتی مەگەر پسپۆڕەکانی کشت و کاڵ و ئەمانە بزانن ئەم زەیتە چییە و لێبڵ بخوێنەوە خەڵک لێبڵ ناخێنێتەوە لەسەر متمانە و قسەی خەڵکی تر شتەکڕێت بەڵام خۆشبەختانە کە ئێستا زەیتی زەیتون لە برەودایە بە تایبەتی لە هەڵەبج لە هەولێر لە زۆربەی شارەکانی کە با بڵین کارگەی گرتون و پوختەکردنی زەیتی زەیتون هەیە و کارگەی گوشینی زەیتی گوڵە بە ڕۆژەش هەیە ئەمە ئەڵین بە خۆی لە سەرەتا هەواڵێکی خۆشە لەبەر ئەم کارگانە لەژێر چاودێری لایانی پەیوەندیدار و تەندروستی کارەکەن و زەیتەکانیان بە پرێسی ساردەگرن ئەمە با لەوە دەست پێ بکەین و خاڵی دەست پێ کە خەڵکە تاتوانێت بەرەبوومی خۆماڵی و ناخۆی بکڕێت بۆی کە تۆ لە کۆی گشتی پرۆسەکەیە لە هەموو گومانەکان دەرچیت ئەوەی کە لە دەرەوە دێت یانەوەی کە لە مناولۆلا ئینتاجەکرێت و غەش و فێڵی تیاکرێت خۆشبەختانە ئەمیشەر خاڵێکی باشە کە ئەوی لە ئیسپانیا و لە وڵاتانی ترەوە دێت ئەوان فێڵ ناکەن ئەوەی کە من لەم بوارەیە ئیشم کردووە لی نووسیەوە لە لێبڵەکەی نووسێتی بڵایند بۆ منە ئۆلیڤ ئۆیل ینی یان میکس ئۆلیڤ ئۆیل نووسێت ئەمە زەیتی زەیتونە تێکەڵە لە خوارە بە وردی نووسێتی ئەمە لە 130 زەیتی زەیتونە 50 گوڵە بە ڕۆژەیە 20 ئەوەیە یان نووسێتی ئەمە لە 150 ئەکسترا ڤێرجنە کە پێوترێ عەسرە ئورە عەلە البارد واتە تۆ لە کێڵگەکە زەیتونەکەت لێ کردوتۆ لە باخەکە دوای ڕۆژە 2 ڕۆژ خێرا بردوتە بۆ کارگەی زەیتەکە بۆی لە ماوەی 1-2 ڕۆژان نە ئەکسەدە بکە نە بترشێ نەتە خەمر و ئەکسەدەی بەسەرا بێت ڕاستەوە خۆ بیبەی بۆ کارگەکە زەیتەکەی بکوژین چکە زۆریش مایە و با زەیتونیش بێت تێکەچێ ئەوان چیەکەن ئیسپانیەکان بە تایبەتی ئیتاڵیان یۆنانیەکان ئەنووسی ئەم زەیتە لە 150 ئەکسترا ڤێرجنە واتە پاکیزە و تازەیە لە 130 با بڵین ڕیفاینە لە 120 پۆمەیس ئۆلیڤ ئۆیلە واتە لە 150 تەواویترەوە با بڵین زەیتە فول کوالێتێکەیە لە 130 ڕیفاینە مکەڕەرە تێک چووە ترشێتی بەسەرا هاتووە بەڵام دوایی کۆمەڵە کردارمان بەسەرا هێناوە بۆی ئەو ترشێتیە دەرکەین ئەو کردارانە لە کوالەتێکی کەمەکاتەوە یان پۆمەیسە پۆمەیسە نیچانی ئەم تەڵپەی کە من زەیتی بڵین زەیتونێکە بم بۆ کارگەیەکەی کەم بە زەیت ئەمە کە من کردم بە زەیت ئەمە لە کوردستانە نییە تاسە نەبوو تەکنۆلۆژیان نەگەیشتین کە ئەو فێڵە بکەین لە شەریکاتی تر لە وڵاتانی تر دێن ئەم تڵپە جارێکی ترەکەنە ناو سۆلڤێنتێکەوە دواتە مادەیەکی توێنەرەوە جارێکی تر زەیتی تیاماوە ئەم تڵپە هێشتان تەکنۆلۆژیاکان زۆر پێشکەوتوە دێن ئەمە جارێکی تر ئەیکردە ناو توێنەرەوەیەکی تری وەکو هێکسان بۆ نمونە ئەیکوڵێنن جارێکی تر زەیتی تری لێگرن ئەم زەیتە خراپترین جۆری زەیتی با بڵین زەیتونە کە کوالەتێکی زۆر زۆر نزمە مەگەر بۆ قژ و پێست و شت خەڵک بەکاری بێنێژینە بۆ بەکارهێنان ناشێت کەواتە ئەبێ خەڵک وشیاری ئەوی هەبێ بزانێ ئەم زەیتی زەیتونە کە ئیکڕێ بۆ نمونە باسی زەیتون بکەین ئەگەر ئەکسترا ڤێرجن ئۆلیڤ ئۆیل بوو زۆر زۆر باشە ترشێتی کەمە و
يقدو فحص هي كمان نامي بكم اشتش علمي بيروكسايد فاليو اسيد فاليو امانه ترشيتيكيو امانه نابت نزم بيت يعني نابت بالنسبه بين نزم بيت اما اكسترا فيرجن معناها توزك ترش بو بلام واجنيه كواليتي كيله تزداد بوميس معناها تلبكي جاري كتر روني اللي جيراوه توا او يسوي له بازار هي تركيو اسبانيا كانوا ايطالي زور بين نسراو بوميس اوليف اويل او هيك تولي تنجيكي بيانج لتري اكريد بابس بيانج زار راستا بس بوميس بنوسا سيري كبدا بوميس يعني تلبكي جاري كتر اللي جيراوه توا بلا كانوا نسراو اكسترا فيرجن اوليف اويل ولا سري اكسترا شو بابلي برايفيت ياخذ زوزور تايبته لتري بدا دولار زياتريش هلا ولاتاني خوش يعني كواتا امية يعني ريفاين زيتكي كواليتي نزم زيتونكي ترشاوه خراب بوا بويل دسي نشد اي كابا زيت بلان دعاي كوموليك بروسي تري بسرا هنا بزور وزور داري كواليتي كبر زكاتو بلان او ريفاينا مكرره يعني جاري كتير اما تكرير كراوته ايشي لسر كراو بروسي بسر هنرا كواتا بهاولاتي خوي وريا بيت بزاني زيتي زيتون تكري اكسترا فيرجن بكره يعني هنا اخوي بكره يعني اكسترا فيرجن بكره اواني تر نرخيان كما كواليتي شان نسبه شوازی بەکارانی بە چەندین شێواز بەکاردێنێت لە زەڵاتە بە خواردن مەساجکردن زۆر جاکە قوربانیێشەکە بە مناڵ بوون دایکمان بۆ قورگ بۆ شێلانی قوربەکاریێنە باشترین سوودەکانی چین بە چ شێوازێ بەکاری بێنین باشترین شێواز فرمودەیەکمانەی پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم كل الزيت والدهن به وتا زيت بخون يعني بخونەوە و خۆشتانی پێ چاورکەن ئەم فرمودەیە کا فەرمێ زەید بەکار بێنن بۆ خواردن و بۆ خۆ پێچەورکردن و قژ و پێست ئەم فەرمودەیە وامان پێڵێ کە ئیتر بەڕاستی ئەمە لە زەیتی زەیتون بە تایبەتی دانەبڕین ئەم شێوازە ئەوەیە کە تۆ ئەگەر بتەوێت تەندروستێکی باشت هەبێ ئەتوانی ڕۆژانە دوو جار بەیانیان و شەوان کەوچکێکی زەڵاتە زەیتی زەیتون بە ساردی بخۆی بە پرێسی سار گیرا و گوناحە گەرمیکەی هەندێک کەسە لە نابێ گەرم بکرێ ئەبێ بەس گوناحە تۆ زەیتێک بە ساردی گیرا و تۆ بچی گەرمی کە بیکوڵێنی لەبەر ئەوەیە کاتە تۆ بە ساردی بەیانیان شەوان بیخۆ بۆ زۆربەی ئەمە توێژینەوەی کە باسیەکەم وە FDA و ڕێکخراونە دەوڵەتەکان لەسەر ئەم قسەیە کۆکن کە دەوڵەتەکانی دەوروبەری دەریای سپی ناوەڕاست کەمترین ڕێژەی نەخۆشەکانی دڵ و بۆری خوێن و چەوریەکان و بەرزەفشاری خوێنیان تایە بە جەڵدەکانی مێشک و دڵیشەوە ئەو وڵاتانێک و لە ئیسپانیا و بێنەرەوە بۆ ئەمبەر و مەغریب و جەزایر ئیتالیا یۆنان بۆ تونس و لیبیا بۆ تورکیا و شام و تەنانەت عێراقیش ئەم وڵاتانە بە بەراورد بە وڵاتانی سەرووی ئەوروپا باکووری ئەوروپا یان ئەمریکا یان شوێنەکانی کەمترین ڕێژەی جەڵدەی تایە لەبەرچی لەبەرەوەی کە زەیتی زەیتون خۆراکی سەرەکی ڕۆژانەیانە تۆ بە ساردی بەیانیان و شەوان کەوچێکی زەڵاتە زەیتی زەیتون بخۆ تەندروستیت پارێزراوە لەو نەخۆشانەی کە باسمان کرد هەروەها بیکەرە زەڵاتەوە تۆ زەڵاتێکی تەندروست ئێستا من حەزەکەم شتێک باس کەم وەکو ئاڵێ وەکو دیارێک بۆ هاوڵاتیان زەڵاتەیەک بێنە قاپێ زەڵاتە بێنە بەزە نەک تەماتۆ خیارەکەی بۆ وەکو خۆمانێکی کۆمەڵەشتی تیا بێت کەوچکێکی چێشت زەیتی زەیتونی تێکە کەوچکێکی چێشت سرکەی سێوی تێکە خۆماڵی کەوچکێکی چێشت ڕبەهناری هەڵەبجەی تێکە ئێدە ئەم زەڵاتێ تۆ وەرە لە ئێستا و بیخۆ تا 70 ساڵی تەندروستیت پارێزراوە تا 80 ساڵی زەڵاتەکە پڕی لە ڕیشاڵ و کانزا و ڤیتامینە زەیتی زەیتونەکە تەندروستی دڵ و بۆرەکانی خوێنتە پارێزێ سرکەکە بە هەمان شێوە ڕبەهنارەکە پڕی لە ڤیتامین ئەمانە کاک جەلال ینی کالۆتەکەی دانابەزێنێ سوودەکەی کێشەی نییە بە پێچەوانە و یەکتری تەواوکەن من نامێ بچمە بواری دەرمانسازیەوە یان دەرمانسازی ڕۆکیەوە تۆ ڕبەهنار پڕی لە ڤیتامین سیە ئەسڵەن ڕبەهنار کە ئەی خۆی لەگەڵ سرکەیە لەگەڵ زەیتە لەگەڵ زەڵاتەیە ئەی خۆی ڤیتامین سیەکە یارمەتی هەڵمژینی شتەکانی ترەدات یارمەتی دەرتاوکەری شێکترین هەنێ چۆری هەیە بە زەیتی زەیتون لاچە هەنێ چۆری هەیە بە سرکەی سێو لاچە بە قسەی پسپۆڕانە ئەم زەڵاتە تەندروستە کە تۆ هەموو ڕۆژ قاپێ زەڵاتە بخۆ تۆ تەندروستیت پارێزراوە وەجگە لەمەش تۆ توانی قژ بۆ منە قشتی پێچەوەرکی زۆربەی خەڵک بەداخەوە جێڵێکی کیمیاوی مشتەقاتی نەوت بەکارێنێ نازانم گەنجانە چۆن دەسانەچێتە ئەو جێڵە کیمیاوی ڕەنگاوڕەنگەوە ئەیدەن لەو قژە جوانەیان لە کاتێکا تۆ زەیتی زەیتونت هەیە هەر کە حەمامت کە خۆشوەری
کەوچکێکی چاپکە ناو دەستەوە قشتی پێچەوەرکە سەر و دەموچاوتی پێچەوەرکە تۆزەکە یان باسەکرێت ئی ڕەشکە بۆ قژ کاکجلان ڕەشکە بەڵێ زۆربەیان زۆر کونجی کەتان سەکەتان تەنها زەیتێکی ڕۆکیە کە وەکو ئۆمیگا3 ڕۆنی ماسی تایە کونجی پڕە لە کالیسیۆم کە لە هەمان کاتیشا خۆی بۆ نەخۆشەکانی قەبزی قۆڵۆن زۆر باشە ڕەشکە بە هەمان شێوە باەم گەرچەک ئێستا گەرچەکیش با بڵێن لە بواری دەرمانسازی و جوانکاریە با بڵێن زۆر لە پیشەسازی دەرمانە زۆر بەکاردێ لە کوردستان پڕی لە گەرچەکە باش کاک سێجەلال ئەگە بینە سەر ینی زەیت ڕۆکیەکان ئەوەی زۆر بەناوبانە و هەیە لە بازاڕەکان بەردەستەکەوێ زەیتون و گڵۆب ڕۆژەیە ئەوان تیکەشن بەس ئەم دوانە وەکو بڵێ لە تۆپن و زیاترێنە ئەم دوانە کامیان باشترن کامیان بەهای خۆراکیان بەرزترە و کامیان بۆ چێژ لێنان و خواردن و زەڵاتە و ئەمانە خەڵک بەکاری بێنە باشترە خۆی بابەتێکی زانستی هەیە لە ڕووی دەوڵەمەنی و پێکهاتەیان بێگومان زێتی زەیتونەکە پڕبەهاترە بەڵام لە بەکارهێنانە و لە نرخیشە زەیتی گوڵۆبە ڕۆژەکە عەمەلیترە هەرزانترە لەوانەیە گەر زەیتی زەیتون شتێکی باش لترێکی لە سەروی 10,000 دینارەوە بێ بۆ نمونە بێگومان زەیتێکی گوڵۆبە ڕۆژە لەوا چێ لە 4-5,000 دینارە بیکڕیت حەلەکە ئەوەیە ئێمە زەیتی کەمتر بەکاربێنین بەڵام بچین لەم جۆرە زەیتانە بکڕین مەرجێتۆ خواردنەکە چەور بێت پڕی لە ڕۆنێکی کۆڵەتی خراپ بێت منجڵی برنجەکە کەبانەکە لێنێ یەک کوچکی ڕۆنیتیان ماوە هێشتا من ساڵێکیان لە وەزم لە چۆ بوو لە هەر لە کەناڵەکە وتم من بە کاتێکە ئەگەڕێن ڕۆنی سیارەکەمانە گۆڕین ئەڵین باشترین ڕۆنمان بەرێ بە کابرای هینەکارین کاکە باشترین ڕۆنی ئەمریکین بەرێ ئەڵمانین بەرێ ئەی بۆ تەندروستی خۆ باشترین ڕۆن هەڵا بژێری بۆ ڕۆن ڕاستە هەموو ڕۆژێک نیە ئەوە بەڵام بۆ مەکینەی سیارەکەت ئەڵێ با من ڕۆنێکی 10,000 دیناری تێکەم 12 تێکەم ئەو 1000 کیلومتر ئەڕوا ئەی تۆش ڕۆنە بکەرە خۆتۆ کە 70 ساڵ بڕوا کاکە 80 ساڵ بڕوا بۆ خۆت ڕۆنێکەکەیتە لەشی خۆتۆکە زیانی خراپێت کەواتە گڵۆبە ڕۆژەکە عەمەلیترە وەلەو هەندێک بابەتی تر ماوە ینی هەندێک پۆن و تام و هەندێک مادەی تری تیا ئەمێنێتەوە بەڵام یێشتان بە هەموو خراپیەکانی لەناو کەوانەیەکە ئەم زەیتی گوڵۆبە ڕۆژە و زەیتونەی کە بۆ چێشت بەکاردێ یێشتان زۆر لەو زەیتەی کە مهدرەجە و کە هاوردەکرا و کە بە ڕێگەی کیمیاوی و گەرمکردن بەرەم هاتوو هێشتان زۆر لەوانە باشتر وەک ئەوترێت لە هەنگوین ئاوترێ هەنگوین چەند عادی بێ هێشتا لە شەکر و شیرینی باشترە ئەنێگەم زەیتونی کە هەیەەوەی کە جەنابەت فەرموودە و سێ جۆرەکە هێشتا ئەوە لە ڕۆنە مهدرەجە و بەستۆکە باشترە بەتاکید زۆر باشترە بۆ قاڕە ناکرێن بەیەکەوە زۆر باش کاک جەلال باز لە سوودەکانی بۆ شێلان تایبەت بۆ قوڕک شتی وا ممکنە ینی زەیتی زەیتون بۆ شێلان ئەمە ئایا هەڵی ئەمژێ چۆنیە خۆی بۆ شێلان ئێمە زانین کەسێک بۆ منە قورگی ئەڵا ئەوسێ لەو بەبڕین ئاڵوەکانی بێ کە پێێتە لەوزەتیان هەوکردنیی لە پێستا کرشبوونیەکە سەرمابوونیەکە ئەم زەیتە چیە کات لە ڕێی با بڵین بە تایبەتی تۆزە زەیتەکەیان گەرمە کرد لە جارانە ئەم زەیتە ئەو شوێنی پێ چاورێکرێت و پێی ئەشێلدرێت ماسوولکەکانی ئەو شوێنە خاوە بنەوە ئەگەر قوڕک بێ بۆ منە قورگیدا ئەڵێ قورگیدا گیرساوە تۆزە زەیتی زەیتونەکەیان گەرمە کرد و قورگیان پێ ئەشێلا ئەمە وا کات کە ئەو ئازارە ئەو هەوکردنە کەم بێتەوە یان ئەو سەرمابوونی کە لەو شوێنی داوە کاریگەرێکی کەمتر بێتەوە لە چاوەوەی کە تواری هیچی بۆ نەکەیت یان لانی کەم تای گەینتە لای پزیکێکی پسپۆرکە چارەسەری بنەڕەتی نەخۆشێکی بۆکات بۆ پێزانێ پێزەیە چەورە ئەم شتە چەورەش بخۆین زیانی نابێت بۆ پێست تایبەت بۆ جوانکاری و بۆ قژ و ئەوانە خۆی کەسانی کە پێستیان چۆرە بەگشتێ بێ کەمتر با بڵێن چۆری ڕۆن بەکار بێنن بەڵام نامان کاتیشە زەیتی ترمان هەیە کە تایبەتە بە پێستی چۆر سەبەمە زەیتی پرتەقاڵ توێکلی پرتەقاڵ زەیتی توێکلی لیمۆ ئەمانە شەر زەیتیان تایە بەڵام جۆرێکی تر لە زەیت پێوترێ زەیتی عەتری یا بۆندار ئێسەنشەڵ ئۆیڵ ئەم جۆرە زەیتانە کە تەخفیفەکرێ جارێکی تر ئەمانە بۆ پێستی چۆریش گونجاوە لەبەرەوەی سووکە تەنها با بڵین پارێزگاری لە پێستەکە کات بەڵام نامان کاتیشا زۆر نامێنێتەوە قرس بێ و پێستەکەونی کە چۆر کا و کونی پێستەکان بگرێت کەواتە تۆ بم لە کەسێک دەستی وشکە لە پاییز و زستانە زبرە پاژنەی پێ قلیشی بردووە بڕۆ زەیتێک بێنە کە ڕۆکی بێت زەیتون بێ کونجی بێ هەرچیە بێت دەست و قاچ و با بڵین دەموچاوتی پێ چەورکە و
ئیتر مێڵ ئەوش کە سەرمایە لێ بات و مەچۆ مادەیەکی کیمیاویش بەکار بێنیت بەڕاستی کە نامێ ناوی بێنم ینی وەکو ڤازلین ئەمانە بەکار دێت هاڵی با ناوی شەریکات نێنین بەڵام ناوی خودی مادەکە ڤازلین مادەیەکی کیمیاویە تۆ بۆ ئەچیت وشکی پێستە تێ بە مادەیەکی کیمیاوی چارەسەرێکی زۆر باشە زۆر بەڕێز جەلا سەیدکەریم پسپۆڕی بایۆلۆجی سپاس بۆی لە تۆری لەگەڵمان بوویت سپاس دەکەین خۆ بەخێر بێ. خێر بێ.